بەڵێ سڵاوتان لێبێتن لە دوانی وەڕۆی ئەمڕۆوە ماوەی 3 کاتژمێر دەبێتن ئاگر لە زبڵخانەی سۆران کەوتۆتەوە ئاگرێکی گەورەیە دووکەڵێکی زۆر بەسەر شاری سۆران و ڕەواندوز لە ئێستادا بڵاو بۆتەوە هاوڵاتیان بەهۆی ئەم دووکەڵەوە زۆر ناڕەحەت بوون بە تایبەتی لە دوانی وەڕۆکە کاتی پشوو خەوتنی هاوڵاتیانە ئاگر لەم زبڵخانەیە کەوتۆتەوە و دووکەڵێکی زۆری بەسەر ناوچەکەدا بڵاو کردوتەوە تاوەکو ئێستا ئاگرەکە لەلایەن بەرگری شارستانیەوە کۆنتترۆل نەکراوە گەرچی تیمەکانی بەڕۆبەراتی بەرگری شارستانی تەواوی تیمەکان لێران سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن وەکە بینن ئاگرەکە و دووکەڵەکە زۆر چڕە و هەوایەکی بەهێزیش دێتن بۆیە هەر ئەمە وای کردووە کە کۆنتترۆلکردنی ئاگرەکە سەخت بێتن و هەروەها هۆکاری سەرچیەوەکەوا زبڵێکی زۆر لەسەر یەکەڵەکە بووە چەندین ساڵە ئەم زبڵە دەهێنرێت لێرە کۆ ئەکرێتەوە و ژێرخاکە ئەکرێتن و پاشماوەیەکی زۆری لێە ناوەشە بینی دەنجی تەقینەوەی بچووکە ئەبیسترێتن کە دیارە بەشێک لەو سپرا و ئەو جۆرە بابەتانن کە لە نێو زبڵ و خاشاکەدان ناوە تەخنەوە دیارە ئاگر دەوروبەری زبڵخانە کەش بەشێک لەو گردانەی ناوچەکە گرتوۆتیەوە ئاگر نزیک بەنزینخانەیەک لە زبڵخانەکەەوە نزیکە دیارە ئاگر نزیکی ئەوێش بۆ بەڵام تیمەکانی بەرگری شارستانی توانیان بەماوەکی زوو ئەوێ کۆنتترۆل بکەن بەڵام تاوەکو ئێستا ئاگرەکە بەردەوامی هەیە و کۆنتترۆلکردنی زەحمەتە بەرگری شارستانی سۆران ئاماژەیان بەوەدا چەندین کاتژمێری ئەوێ بەڵکو کۆنتترۆلکردنی زۆر زەحمەت و سەختە بەهۆی ئەو زبڵە زۆرەی کەوا لەسەر یەکەڵەکە بووە و جۆرەها مەوادی تێدا هەر ئەمەشوە ئاکاکە کۆنتترۆلکردنی زەحمەت بێتن. زبڵخانەی سۆران زبڵی تەواوی سنووری ئیدارەی سۆران دەهێنرێتە ئێرە ڕۆژانە لێی کۆ ئەکرێتەوە بۆتە گرفتێکی گەورە لە سنووری ئیدارەی سۆران بە سەرجەم قەزا و ناحیەکانی ناوچەکەوە لە ئێستادا قەزاکانی ناوچەکە گرفتی فرێدانی زبڵ و خاشاکیان هەیە تاوەکو ئێستا ئیدارەی ناوچەکەەوە حکوومەت هێرێم نەیتوانیوە چارەسەری فرێدانی زبڵ و خاشاک لە ناوچەکە بکە کارگەی ڕیسایکلین دابنێ بۆ ئەوەی ئەم جۆرە حاڵەتانە دووبارە نەبنەوە هاوڵاتیان تووشی ناڕحەتی و ناخۆشی نەبن بەهۆی زبڵ و خاشاکەوە کۆی گشتی زبڵ و خاشاکی ئەو سنوورە 443 تۆنە لە ڕۆژێکدا کە ئەمەش ڕێژەیەکی زۆربەی هەرە زۆری ئەو زبڵ و خاشاکەش دەهێنرێتە ئێرە لێرە کۆکرێتەوە ئەو زانیاریان دێسێمە کەوتون گومانی ئەوە هەیە کە ئاگرەکە بەدەستی ئەنقەست لە زبڵخانەکە بەردرابێتن بەگشتی وەک ئاماژەمان پێدا 3 کاتژمێر ئەبێتن ئاگر لە زبڵخانەی سۆران کەوتۆتەوە و تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و کۆنتترۆلکردنی ئاگرەکە زۆر زەحمەتە و تەواوی سنووری ئیدارەی سۆران تەواوی شاری سۆران و قەزای ڕەواندز دووکەڵەکە دایپۆشیوە و هاوڵاتیانی تووشی ناڕحەتی کردووە بەڵام نەگەڕێمە لایەوە.